سەبارەت بە کێسی جیراوانی بادینە بەڕاستی ئێمە دەمێکانی هاوار دەکەین کەوا کێسی جیراوانی بادینە مەترسیان لەسەرە، بەڵام دوازە ڕۆژە جیراوانی بادینان لەبەر ئەوەی کەوا دادگا مواتەڵی بە کێسەکانی کرد، ئەوانش بڕیاری ئەویاندا کەوا هەتا چارنووسینێک لای نەکرێتەوە ئیتر مانگرتن ناشتێنن و بڕیاری مانگرتنیان داوە و دوازە ڕۆژ مانگرتنەکە بەردەوامە لە کاتی ئێستا ڕۆژ تەندروستیان زۆر نالەبارە و زۆر خراپە. بەجێرێ ئەو زانیاریەکە دەستمان کەوتووە یەک لە جیراوانی بادینان ڕەوانەی نەخۆشخانە کراوە لەبەر تێکچوونی ڕەوشی تەندروستی. بەڵای خۆی ئەمە لەکوانە ببین سەیری بابەتێ بکەین، یعنی تێیدا پێشمەرگەیە 30 ساڵە پێشمەرگەیە تێیدا ئوستازی جامیعەیە و دکتۆرایە و موهەندیسە ئەو بابەتانە ئەو کەسانی کەوا لەو شوێنە ژیراون ئەوە مانای خۆی هەیە. یعنی دەبی خەڵک بزانێت و هەر شەهادەیەک تەیە لە هەر ئەپرێکی خوێندندا لە هەر پرێکی لە کۆمەلگا کەسێکی جوان و کەسێکی پاچی ئەوە ناخوا دەبی هەمووی ملکەت بیلەوەی کە ئەو دەیەوێتن. یعنی چی کردووە؟ داوای ماف و قوت و سەرەتایەکانی ژیانی خۆی کردووە. یعنی سەیرە فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەیرم پێدێ ئەو خەڵکە لەسەر ئێوەوەی لە هاتووە، داوای موچەی گۆی کردووە، داوای مافی سەرەتایەکانی ژیانی خەڵکی کردووە، خۆ بۆ بەرچی خۆی نەبووە. فەرموو من لەگەڵ خۆم دەتان بم بۆ ماڵی جیراوانی بادینان، بزانە کەس ئەو ژیانە بڕێ دەکا تا ئێستا کە کەسێک نازەکات. بەڕاستی نازانم دەستەی مافی مرۆڤ و لێژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان ئیشی چییە؟ یعنی پێویستە لێژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان ئێستا کە جواب داتەوە کاکە ئەگەر ئەو لیژنەیە تو سوودبەخش نییە هەڵی وەشێنەوە هەر نەیبێ باشترە، خۆستبێنە گرەیەکەمان نامێنێ وەڵام نییە بۆیە ناتوان ئیشەکەی بکەن. بۆیە بەڕاستی ڕەوشی جیراوانی بادینە لەو پەڕی خراپە، بۆیە داواکارم لە هەموو لایەنە پەیوەنددارەکان ئیتر لەمە جوابێکیان هەبێ چونکە 81 کەس ژیانی مەترسیدایە. ئەمە زۆر هەوڵ ئەوەمان داواکەوە بیان بینین، بەڵام ڕێگریمان دەکرێت هەوڵەکانمان ئەوە ناکەم بە هیچ نەوەش ناتوانین بیان بینین لە زیندانی ئاسایشن و تا ئێستاکە جیراوانی بادینە لە 81 کەس پێگاتووە بخۆی 76 کەس و بەڵام چەند کەسێکتر جیرا و ئێستا بووتە 81 کەس و لەو 81کە 5 کەسیان چارنووسینێک لای کراوەتەوە کە 6 ساڵ حکومەت بەسەر سەپێنرا و چارانیان بردە چاکسازی گەوران و باقی لە ئاسایشی ماوەتەوە 11 کەیسی تریان ئامادە کردووە کەوا چارنووسێک لای بکرێتەوە، بەڵام ئەو کێسە لەو ماوەی مماتەڵەی زۆری پێکراو دادگایکردنەکە هەر دواخرا